ئەگەر لە ڕیزی ئەو کەسانان ئێوە کە حەستان لە فێربوونی زمانی ئینگلیزیە هەوڵتان زۆر بۆ داوە بۆ ئەوەی کە فێر بن، بەڵام هەتاکو ئێستا نەتانتوانیوە بە باشی فێری ئەم زمانە بووبێتە لە تەوەری ئەم بەشەمان کۆمەڵێک تەکنیکی باش، کۆمەڵێک زانیاری باشتان دەست ئەکەوێت بۆی کە بتوانن باشتر فێری زمانەکە بن. زۆرێک لە کەسەکان سەرکۆ ئەڵێن کۆرسی زۆرم بینیوە، یەک دنیا کتێبی زمانی ئینگلیزیم کڕیوە، بەڵام هەر بە باشی فێری زمانەکە نابم. بتایبەت ئەگەر تەمەن بەرەو سەرۆ بڕوات ئیتر زۆر جالانێ دەستشتان سار بێتەوە هەر بێ هیوا بنی و واز بێنن لە فێربوونی ئەم زمانە. بەڵام ئەمڕۆ ئەگەر لەگەڵمان بن بێگومان هیوایەکی تازەتان بۆ دروست ئەبێت، هەر بۆی کە زیاتر لەسەر ئەم بابەتە زانیاری وەربگرین کە چۆن فێری ئەم زمانە بین. ئەڕێنە لای میوانی عزیزی بەرنامەکەمان بەڕێز مامۆستاکانی دلێر کە ڕاهێنەری زمانە ئەمڕۆ لە هەولێری ئازیزەوە لەگەڵمانە بێت، لەگەڵ ئەوەی کە بەیانی باش لە بەڕێزی ئەکەین و لە هەولێری ئازیز سپاسیەکەن ئەمڕۆ بەیانی لەگەڵ ئێمەیە و مامۆستاکانی پێمان خۆشە هەر سەرەتا پێمان بڵێیت زۆر لە کەسەکان ئەگەر حەزیان لێبێت فێری زمانی ئینگلیزی بن و هەتاکو ئێستا سەرکەوتو نەبوو بێتن لانێ دڵسار ببنەوە. هەر سەرەتای گفتوگۆکەمان پێوان خۆشە بەمەوە دەست پێ بکەیت بۆ ئەو کەسانە کە بێهیوا بوون لە فێربوونی زمانی ئینگلیزی چیت هەیە بۆی کە دواتر ڕۆنە لای پرسیارەکانی ترمان و پێمان بڵێ چۆن فێریم زمانە بین. سڵاو لێبێ مامۆستا بەیانی باش. سڵاوتان لێبێ بەیانیتان باش. یەکەم شت بۆ ئەو کەسانی کە سار دەبنەوە لە فێربوونی زمان ئەمە حاڵەتێکی زۆر تەبیعی هەر بۆ خۆشمان ئێمە کە لە تەمەنێکی گەز کە دەستمان پێکردو هەڵمانداوە بە خۆمان فێری زمانی ئینگلیزی بکەین. ئەمەش وەکو مامۆستاش تەنانەت لە ئیشی مامۆستایەتیش ئەگەینە مەرحەلەتێک تووشی ئیحباتە بین بڕەکسار دەبینەوە لە فێربوونی زمان. ئەوە لە ئیشی مامۆستایەتیش ئەوە شتێکی زۆر ئاساییە لەبەر ئەوەی ئێمە هەمیشە بڕێک ئاستی تەوقعاتمان زۆر بەرزە و دەمانەوێت هەموو شتێک بە خێرایی فێری بین و بە خێرایی بگەینە بە ئامانجەکانی خۆمان. بەڵام ئەتوانم بڵێم کە هەموو شتێک سەبر دەتوانین فێری ئەو زمانە بین. زمانێکی بیانی شتێکی ئەوەندە ئاسانیە بڕۆژەک و بە دوویان بە مانگەک و بە دوو مانگ بتوانی فێری بی. ئەوە گەشتەکە دەست پێ دەکەوێت دەبی هەمیشە لێ بەردەوام بی. بنسبەت مەوزوعی ساردبوونەوە ئەوە لێرە دەتوانی هەمیشە خۆت بەبیربینەوە کە ئەتو بۆچی دەتوێت فێری ئەو زمانە بی کە ئامانجەکەت هەمیشە بەرچاو بوو. ئەوە ناکە قەت ساربیەوە سادیش بیەوە خۆت ئەتوانی شەحنکەی دووبارە و خۆتەش جیاکەیەوە. زۆر باشە مامۆستا زۆر کات ئێمە پرسیاری ئەوەمان لا دروسە بێ ئەڵێن کە لە دوای زمانی دایکمان پێویستمان بۆیە کە زمانێکی تر بزانین بۆی کە بتوانین لە کاری ڕۆژانەمانە بەکاری بێنین یاخود زۆر جارە چینە وڵاتێکی کە پێویستمان بەم زمانێک کە زانین لە هەموو جیهانە زمانی ئینگلیزی سانداردەوە بە تایبەتی ئەگەر عەرەبیش هەبێت بیزانیت ئەتوانیت تۆ کار ئاسانیت بۆ کرێ هەم لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەم لە وڵاتانی خۆر ئاواشە. بەڵام ئەوەی کە گرنگە زۆر جار ئێمە ئەوەستێنێت ئەڵین بەخوای تر تازە ئێمە تەمەنمان ڕۆشتووە و ناتوانین ئەو مێشکە باشەمانە بێ فێری زمان بین. ئایا پەیوەندی هەیە بۆ یاخود نە ئەگەر تۆ ئامانجێکی سەرەکیت هەبێت و بتانی بە باشی هەوڵی بۆ بێت و بشتوانی لەسەر خۆبی ئەتوانی فێر بیت؟ ڕاست دەکەی کاک ئەریێ باوەڕ بکە هەندێک جار تەڵەبەم هەبوو لە کۆرس دانیشتیە تەمەنی 6 ساڵ بووە بەخۆ بە کچەکەی هاتین فێری زمان بن کەواتە هەرگیز ئەمن لەگەرەوە قسەی نێمە کە تەمەن ڕێگرە تەمەن ڕێگر نییە. بەڵام ئەکرێ بڵێم حتمما لۆ کەسێکی 13 ساڵ و 14 ساڵ و 18 ساڵ ئاسانتر لۆ کەسێک کە تەمەنی بەرەو 50 و 60 و ئەو تەمەنانە بی ئاسانتر ئەبی. بەڵام ئەوە معنای نییە کە لۆ توو شتێکی مستەحیلە ناتوانانی قەت بیکەی. هەموو کەسێک شایانی فێربوونە هەموو کەسێک ئەتوانی فێر بێ. بەڵام تەنانەت لە یەک تەمەنیش کە ئەگەر مقارنەی دوو تەڵەبێ بکەم هەردووک تەمەنیان بیستە تەڵبەک دەبینی خێراتر فێرەبی باشتر فێرەبی لە تەڵەبەتشتر. لەسەر زۆر شت ئەوەستێت جگە لە تەمەن کاتی بەتاڵی تو چەندە چەند کات دەتوانین تەرخانکەی لۆ فێربوونی زمان خۆ مەوزوعەکە بەس تەمەن نییە ئەدی ئیستیعابی تو ئەدی توانەکانت و تا چەند ئەتو تامەزری هەتاکو بتوانێ ئەو زمانی فێربی. زۆر باشە جا مامۆستاکانی ئێستا بە پێی قسەکانی بەڕێزت زانیمان ئەگەر ئامانجەکەمان دیاری کرد ئەوە هاندەرێکی باشە. کەواتە ئێستا دوای ئەوە با بڕێنە قۆناغی دواتر کەواتە ئێمە چۆن فێری زمان بین. کەسی وا هەیە بۆ نمونە لە بیستنا کێشەی هەیە، کەسی وایە لە نووسین، کەسی وایە لە قسەکردن. بۆ هەر یەک لەمانە بۆ فێربوونی زمانەکە ئایا پێویستە کات تەکنیکێکی تایبەت بەکار بگیرێت؟ ئافەن سوالەکەت بەس ئاخر ڕستا من پرسیاری ئەوم لە بەڕێزت کرد کە ئێستا
ئەگەر کەسێک ویستی فێری زمانەکە بێت یان ئاستی باشتر بکات ئایا تەکنیک هەیە بۆ ئەوەی کە باشتر فێری زمانەکە بێت چون ئەزانین کەسی وایە لەوانەیە لە نووسینە باش بێت یاخود بۆ نمونە لە قسەکردنا یان گوێگرێکی باش بێت بەشەکانی تری کێشەی هەبێت ئایا وا هەیە تۆ لە هەر بەشێکا کێشت هەبوو بە پێی ئەوەی کە بتوانانی ئەو بەشە بەهێز بکەی بۆ نمونەگە لە بیستدا کێشت هەیە بیستنەکەت بەهێز بکەی تەکنیکی جیاواز بگرێتە بەر بۆ فێربوون؟ حتما بێگومان ئەو شتە هەیە بەڵام ئەمن ئیمانم بە شتێک هەیە خۆی زمانی ئینگلیزی 4 سکیلی تێدا 4 مەهاراتی تێدا کە ئیش لەسەرەکەی گوێگرتنە نووسینە خوێندنەوەیە و قسەکردنیشە هەر چواریان پەیوەندیان بە یەکتر هەیە کە ئەمن بتوانم کتێبی زۆر بخوێنمەوە خوێنەوەم باش بی ئەو وشەی وەرەگرم وەڕستەم باشتر لۆ دێ ئاسانتر لۆ دێ کەواتە گرامەرەکەشم باشتر ئەبی کە توانیم ئەو شتێ بکەم تەئسیر لەسەر قسەکردنیشم ئەکا قسەکردنیشم باشتر ئەبی کە ئەمن ڕۆژانە گوێگرم لە زمانی ئینگلیزی و ئەو شتەی بەهێز بکەم کە ئیش کە لیسنینگە ئەوە تەبعاً وە دەکا خێراتر قسەی بکەم بە زمانی ئینگلیزی باشتر قسەی بکەم هەمان شت نووسینیش ئەوەش باشە لۆ قسەکردن هەمووی ئەو سکیلانە هەمووی ئەگەڕێتەوە لۆ ئەوەی کە ئەتوو بتوانی گفتوگۆیکەی بە زمانی ئینگلیزی ئەوە پەیوەندیان بە یەکتر هەیە بەڵام ئەکرێ بڵێم هەندێک کێشە هەیە تایبەتن ینی دەڵێ ئەمن لە گوێگرتن زۆر باشم هەمووی تێگەم بەس نەتانم قسەی پێ بکەم لێرە ئەتوانی هەندێک ڕێنمایی بدەین کە ئەکرێ ئەو کێشەی زووتر حەل بکە بۆ نمونە ئەو کەسانەی کە زۆر باش لە زمانەکەی تێئەگەم بەڵام کێشەیان هەیە لە گفتوگۆ دووسێ خاڵ هەیە لێرە دەبی ئەگای لێبی یەکەم شت ئەکرێ لە هەموو شتێک تێگە کەواتە ئینگلیزیەکەی باشە وەیە کە ئەتو ئینگلیزیەکەت باشە لە زمانەکەی تێگە بەڵام ناتوانانی گفتوگۆکەی ئەومانای ئەوەیە کە ئەتو باوەڕت بە خۆت نییە قسەی پێ بکەی وا کەمی ڕاهێنانیشە تەدریبت کەم کردی ممارەسە زۆر کەمە کەواتە لێرە ئەمدایم پێیان دەڵێم کێشەی سپیکینگ کە ئەتو دەتوێت بتوانی قسەی بکەی بە زمانی ئینگلیزی تەنانەت بە قسەکردن حەلەبی گوێگرتنیش زۆر یارمەتیت ئەدا بەڵام مادەم ئەتو لە زمانەکەی تێگەی گوێگرتن زۆر بەهێزە پێویستە تەدریب بکەی و ممارەسە بکەی زیاتر ئیتر هەر کێشە و حەلەکی خۆی هەیە بەس مەبەستم ئەوەی هەمویان پەیوەندیان بە یەکترە باشە مامۆستا ئێستا لەگەڵ گفتوگۆکانی ئێمە لەگەڵ توە کۆمەڵە دیمەنە بینین کە لەسەر شاشەکەیە و خۆشت بەو شێوازە و دەربڕین و ئەو شێوازەی کە ئەتەوێت بەرامبەرەکەت پێی بڵێ کە تۆ ئەتوانی فێر بیت بەڵام قەت خۆت مەوەستێنە بڵێ من ناتوانم یاخو شەرمەکەم کە ئێمەسا بە خاڵی بینی لەسەر شاشەکە یاخون گوشە ئەزانم ناتوانم دەری ببڕم یاخو زۆر جاڵێ ئەموو ئەو شتانەی کە پێویستە من ناوی بەرم بەڵام نامێ بێڵێم زۆر جاریش ئێمە هەر لە بگەڕێنەوە بۆ ڕابردوو لە ئیبتیدایی و لە پۆلی یەکی سەرەداییەوە کە فێریانە کردین وشیان فێرە کردی مەڵام ڕسمیشان پیشانین تا چەند گرنگە ئەو شانەی کە دەرە بڕێ وێنەی لەگەڵا بێ و ئەوەی کە خۆش باسیەکەی ئێستا کە من سێری دیمەنەکانەکەم دەربڕینی تۆ شێوازە هوەریکی تایە کە ئەتوانێت سەرنجی من ڕایکێشێ بۆ ئەوەی کە زیاتر بە دوای شتەکان نابچم ئەمە چەند گرنگە تەمام خۆی مەسەلەی وێنە لە چێوە دەستی پێ کرد یەکەم شت دیلی ئێستا تەنانەت ماڵیدی ئێمە و ئەوانەی کە گەنجتریشن و ئەوانەی کە گەورەترین چونکە زیاتر زەمەنی ئێستا زەمەنی شاشەیە زەمەنی سکرینە زەمەنی تیڤە زەمەنی مۆبایلە و ڕسم و ڤیدیۆ ئەوە وەی لێ کردێک کە ئەمە ببین بە visual learner واتە ئەو کەسانی کە فێرە بن زیاتر لە ڕێگەی چاوە لە ڕێگەی بینینەوە ئەوە وەی لێ کردێک کە ئەمە مەجبورین لە کاتی کلاس ڤیدیۆیان نیشان دەین وشەیەک ئەگەر لی تێنەگەیشتن مانای چیا ڕسمە چیان نیشان دەین ئەوە تەبان تەکنیکەکی زۆر باشە ئەوە بەشەکە لەوەی کە تەکنیکەکانی ئێمە هەمیشە ئەپدەیتی هەبی لەگەڵ گۆڕانکاری ژیان لەگە گۆڕانکاری تەکنەلۆجیا وەچی جاران نییە تەختەیەکت لە بەرامبەر بی و شەکان بنووسی و تەڵەبەکان لە دوای تو دووبارەکەنەوە و خلاص ئیتر لی تێگەنجیە ئەو گۆڕانکاری ڕوویدا ئێستا دەبێت تو شاشت هەبی لە کلاس سکرینت هەبی داتەشۆی دانەی کەچی هەرە ئەوەشمانە بوو مام مسافێریشە بووی هەرو تەختێشمانە بوو فێریشە بووی زەمان گۆڕایە زەمانەکە گۆڕایە ئەمەش دەبی وردە مامۆستان خۆمان ئەپدەیت بکەینەوە ڕاستی گرنگ ئەوەیە تەڵەبەکان فێر بن گرنگ ئەوەیە ئەوانەی کە بەنیازی فێربوونن فێر بن فێرخوازەکان فێر بن ئەوزە هەر ڕێگایە کە بگونجێ و ڕێگایەکی تەندروست بیت باش بیت بۆنە
بس ئەمیش لەگەرەوەش نیمە 24 ساعات شاشەیەکەبی لە بەرامبەر تەڵەبەکان چکەوە ناکە تەرکیز لەگەڵ مامۆستاکە بکەین زیاتر چایان بەشەکی لەسەر تۆ بەشکی لەسەر شاشەکەیە ئیتر کۆمەڵە ڕێنمایەکەی لەو مامۆستاکە بتوانن تەنسیقەچی و باڵانسەکی باش دروستکەن. زۆر باشە جا مامۆستاکانی هەر بەڕێزت خۆت یەکێک لەو کەسانەی کە لە پلتفۆرمەکانە لە سوسیال میدیا ئینستاگرام ئەگەر هەڵە نەبوو بێتم بەڕێزت پیجێکت هەیە بە بەردەوامی خەریکی هەر کۆمەڵک لە ڤیددیوکانیشمان بینی بە سێ زمانی کوردی و عەرەبی و ئینگلیزی فێری کەسانێک ئەەکەیت با بڵێن زمانەکە کە حەزیان لە فێربوونەکەیت لە ئێستاە ئەیبینین هەوڵی وا بە خۆشحاڵیەوە زۆر هەیە. بەڕاستی ئەگەر کەسێک بۆی نەکرێت بەشداری خولێک بکات تا چەند دەتوانێت بەم تەکنیکانە فێری زمانی ئینگلیزی بێت وە لەگەڵیشە ئێستا ئەیبینین کەسی وا هەیە ئەڵێ فیلم سیر بکە گۆرانی گوێ بگرە بەڵام تەبعاً ئەمانە لە قسەکردن و ئاخاوتنە خێراییەکی پێوە دیارە یاخود کۆمەڵک دەستەواژە بەکارەهێنن کەلانێ لە ڕێزمانیەکە تۆ ئەمانە بەرگوێت نەکەیان نەیبینی ئایا تۆ لە ڕێگەی فیلم و ئەنیمێشن و ئەمانەوە فێربیت ئەتوانێت تەکنیکێکی باش بچون هەر یەکێک لە مێتۆدەکان کە ئێستا ئێمە لە سوسیال میدیای ئەیبینین ئەوەیە بۆ نمونە ڕستێک ئەڵێ کەسی ڕاهێنەرەکە اینجا لە فیلمەکە ڕستەکە ئاهێنێتە دەرەوە بە تۆ دووبارەیە کاتەوە ئەمانش کۆمەڵک مێتۆدن ئەمانە ئەتوانێت بە سوود بێ؟ هەموو شتێک بە سوودە هیچ ئێمە وەکو ڕاهێنەر و مامۆستا ناتوانین بڵێن ئەو ڕێگا باش نییە و ئەو ڕێگا خراپ و هیچ فێر نابیت. تەنانەت ئەمن یەک لە ڕێگانی کە زۆر کەونە و باوی نەواویش ئەو کتێبانی کە دەرێ 1000 شەی تێدا 3000 شەی تێدا و بە ئاسانی فێری زمانی ئینگلیزی بە ئەوەش کە باوی نەماوە چونکە تەکنیکەکی بەهێز نییە فەشەلی هیناوە تەنانەت مەبەستم ئەمن ئەو شتش کە ناتوانم بڵێم باش نییە هەموو شتێک استفادەی خۆی هەیە بەڵام لێرە چیە گرنگە ئەتۆ هەموو شتەکان بێکەوە بکەی یعنی اعتیماد مەکە بەس لەسەر فلیم اعتیمادت با لەسەر بەس گۆرانی نەبی چونکە ئەوە وا دەکا فێرە بیت بەڵام وا ئەکا پرۆسەکەت هێواش بی ئەفو ئەمن دەنگ لەکن من نەما نازانم دەنگم هەیە لەکن ئێوەیانە دەنگی هەیە لای ئێمە مامۆستا فەرموو ئەتوانی بەردەوام بی ئاکەی زۆر باشە با بەردەوام بم زۆر باشە ئێستا بەنسبەت ئەو ڤیدیوانی بۆ منە کورتە ڤیدیۆکانی کە ئەمە دروستیەکەم یاخود ئەو فیلمانی کە هەیە لەسەر یوتیوب ڤیدیۆ هەیە فێرکاری ئەسڵەن کلاسە لەسەر یوتیوب فلیمە گۆرانی ئەوانە هەموو سوودیان هەیە بەڵام بۆچی کۆرس باشە بۆ ئەوەی باشە ئەو نییە بەس کۆرسەکەی وەرگشتەکانی تر ئیهماکی هەموو بێکەوە ئەتو کۆرسەکەی وەرەگەی بەردەوام ڕۆژانە 2 ساعت لەگەر مامۆستای خۆتی ڕاهێنانی لەگەرەکەی شت لە شەرحەکە پرسیاری لە ئەەکەی جوابت ئەداتەوە ڕێگەی باش و خراپت نیشان دەبوو فێربوونی زمان ئەکرێ بڵێن هەندێک ڕێگا باشترن لە ڕێگاکانی تر یاخود هەندێک ڕێگا بە کواڵیتی ترن ئۆکەی جەودەیان تێدا زیاتر لۆ طلبەکان بتوان فێری زمانی ئینگلیزی من بەس ئەمن دەڵێم ئەتو دەی کلاسیش دانیشتی 2 ساعت لەگەڵ طلبەکان ڕاهێنانی ئەەکەی لەگەڵ من ڕاهێنانی ئەەکەی کۆمەڵە چالاکێکی ئەیکەین بێکەوە بەس ئەتو هەر پێویستە لە ماڵش خەریک بی کە بەتەنێ بۆی سەیری ڤیدیۆ بکە گوێ لە گۆرانی ئینگلیزی بگرە فیلم زۆر گرنگە ئەویش یارمەتی دەدەرە بەس هەموو زادریم هەموو شتێک دەبی بێکەوە بی باشە فیلم یان ئەنیمێشن چونکە بێگومان زمانی مناڵ زمانێکی سادەترە بۆ کەسێکە فێرخوازی سەرەتایی بە کامیان جەنا بە پێشنیاریەکەی عفو فیلم یان ئەنیمێشن زمانی ئەنیمێشن با بڵێن کارتۆنی مناڵان تۆزە سادەترە ساکارترە وەکو پێشنیاری بەڕێزت بۆ فێرخوازێک کات بەتای بە سەرەتای بێ ئەڵێ فیلم گوێ بگرێت بۆ سەیری بکات چون گوێ ئاشنا بێت یاخود ئەنیمێشن و کارتۆنەکان بۆ ئاستی مناڵان عفو خۆی سرکە ئەمن ئەو پرسیارم زۆر لودێ کە چ فیلمەک تەمەشاکەین تەمەشای ئەفلام کارتۆنی بکەین ئەنیمێشن بکەین یان تەمەشای چ نوع فیلمە بکەین جێ لە چ جۆرە گۆرانێک بگرین ئەکرێ ئێمە هەندێک پێشنیار بدەین بۆن من طبعاً وەکو ئینسانێکی سەرەتا کە هیچ لە زمانی ئینگلیزی نازانی یان شەکی زۆر بەسیط ئەزانی بە ئەفلام کارتۆنی دەست پێ بکەی بە ئەنیمێشن دەست پێ بکەی کە زمانەکەیان وازەحا و شەکانیان وازە هەرستەکانیان زۆر سمپڵن بەسیتن بەڵێ بەڵام ئەوەش ئەگەڕێتەوە لە حەزی هەندێک ئینسانە من نازانم لەوانەیە کەسێک کە تەمەنی 55 ساڵ بی پێی خۆش نەبی تەماشای کارتۆن بکە یان بۆ نمونە ئەمن ئەگەر پێشنیاری فیلمە بکەم لۆ من لەوانەیە زۆر خۆش بی بەس لەوانەیە لۆ کەسێک زۆر بێزار کردی هەندێک کەسی حەز لە فیلمی ڕۆمانسە ئاکشنە هەمیشە دەڵێم ئەمە ناتوان پێ بێن دەبی ئەو فیلمەی تەماشا بکەی ئەو فیلمەی تەماشا بکە فێری ئینگلیزیە بی ئەو شتە نییە حەبەک نییە بی خۆی و خەڵاس ئەکسەر چاوی لە نەخۆشەکە بەڵام ئیتر ئەوە ئەگەڕێتەوە لەسەر تو هەموو جار دەرێم ئێوە سێرچکەن
ڕێنمایی ئەدام مەسەن چ جۆرە فیلمە هەوڵدا زمانەکەی بەسیط بی عادەتەن فیلمی ئەمریکی زمانەکەی واستەحترا لە بەرتانی هەندێک ڕێنمایی ئەم جۆرانە ئەتوانین بدەین بەس وەچی ئەوەی مەسەن پێیان بڵێم ئیلا دەبی ئەچوو ئەو ڕێگای هەڵژ ئەو ئیلا دەبی ئەو فیلمەی تەماشا بکەی ئەوە پێم وایە شەکی هەندە باش نییە ئەکادمی نییە زۆر باشە مامۆستا زۆر کات باسیەوە کە ئێستا بۆ نمونای تاکێکی ئێمە وەکو کوردێک بچێتە یەکێک لە وڵاتە ئەوروپیەکانە سێرەکەی کە تێکەڵی کەلتورەکە بێ زوو زمانەکان وەرەگرێت چکە لەبەرەوەی ئەوان بەردەوام کە ئەگەر تۆ وشەکانیش نەزانی نەرزانی قسە بکەی ئەوەی کە پێتە جۆ لێگرێت زۆر جار بۆشە ڕاست دەکاتەوە تا چەند گرنگە لای خۆمان بۆی کە بتوانین بەردەوام قسە بکەین ئەگەر هەڵەمان کرد با بیکەین دوای ڕاستیەکەینەوە وشەکە ئەمە چەند هاوکارتە بێت لەوەی کە تۆ زیاتر زمانەکە دەوڵەمەندکە وەکو خۆش ئاماژە و پێکرد وڵی نابێ 50 ساڵ بیت و داینشی سی فلام کارتۆنکە هەر لەوانەش بەنچایشی کە سێرە بکەن ئەمە چەند گرنگە ناڵم نابێ بەس لەوانێ ئەو پێی خۆش نەبی ئەمەڵم نابێ ئەمە بۆ زۆر کەزیتر بە پێی کەسەکانە بەلای ئاساینە ڕاستە ئەمە تا چەند گرنگە بۆ نمونە کە ئێمە بەردەوام جۆگرتنمانە بێت تا تۆ مامۆسایەکی زمانە زانی من لە بەردەم تا خوێنکارێکم کە قسە بۆ بکەم جۆم لێ بگری ئەگەر هەڵەمە بوو دوایی بۆم چاکەی نەک ئێمە وا هەستکەین کە ئەگەر شەرمەکەین یاخوب قسەکان با نەکەین بۆی بەخەڵە نەیڵێین خۆی من یەک لەو تەکنیکانی کە بەکاردیم لەگەڵ تەڵەبەکانم لە کاتی گفتوگۆکردن لە کلاس کە ڕادەستی قسەی ئەکا هیچ قسەی ناکەم بەس گوێ ئەکەم کەنجی قسەکردنی تەواو کرد ئەوجا پێی دەڵێم 1 2 3 ئەویش هەموو هەڵەیەک نا ئەو شتانی کە بابرین زەقن بەپێی لەڤڵەکەی ئەوگە لەڤڵێکی بەرز بووەوە هیچ هەموو شەش پێ دەڵێن بەس مەبەستم وەکو تەمەشای ئاستەکەی ئەەکەم وەکو ئاستی یەک ئەتو پێویستە چی بزانی هەڵە لەوانە نەکەی ئەوی تر هەمووی قەینا مەبەستم لێرە چییە مەبەستم ئەوەیە دەبی تشجیع بکرێ ئەو تەڵەبەیە ئەگەر ئەمە دانیشم بڵێم دوو ڕستەی بڵێم ڕاست مامۆستا ڕامگری دوو شەی بگرم دیسان مامۆستا لەم ڕاستکات و قسەم لۆنەیە ئەم بخۆم وەکو مامۆستا زۆر قەتە بکرێم قسەم لۆنەیە هەموو ئینسانێک ئەو هەیە ئیتر پێویستە لە نەفسیەتی تەڵەبەکان تێبگەین لە نەفسیەتی فێرخوازەکان ڕێزی لە نەفسیەتیان بگرین و بتوانین ئەمە کووان لێ بکەین کە ئەو هەست نەکە ئەمە ڕاوەستایمەوەچی شوڕتەیەکی دانیشتیمە هەموو شتێکی لۆ دەنووسم و هەموو شتێکی لۆ چاکەمەوە قەتعێکەم نابێ هەڵەی بکە خەڵک زۆر یعنی وەچی دیقەتم داوانی کە دێنە کورسەکانم ئەوانی کە متابعەمەکەن لەسەر سۆشڵ میدیا ئەوانی کە ناملۆ ئەنێرن کۆمنتیان نووسن هەموو مشکلێوان هەیە دەترسن هەڵەی بکەن بۆچی گفتوگۆی ناکەن بە زمانی ئینگلیزی بۆچی ئەترسێن ڕاوەستن پرزنتیشنێک یان سەمینارێکی پێشکەشکەن بە ئینگلیزی لەبەری ئەو ترسیان لۆ دروست بووە هەمیشە ڕەت کراینەوە هەمیشە سوکایەتیان پێکراوە لەبەروی دوو کەلیمە غەڵەت گوتیە من هەمیشە پێیان دەڵێم من وەکو مامۆستای زمانی ئینگلیزی بۆ خۆشم هەڵەیەکەم چونکە ئینسان زۆر خێرا فکرەکاتەوە زمانت هەندێک خاوترە ئەو هێواشترە لە ئیشکردنی مێشکرد لە پرۆسەسی مێشکرد ئەمنیش بۆ خۆم غەڵەت دەکەم ئەمنیش لە بیرەکەم هەندێک شتی تا تەمەشاکەم دەڵێن ئەرێ من ئەو شتم گوت کو دەبی غەڵەت بی تەنان لە مقابلەیەکە جارێکیش وشێکی غەڵەتم گوت یعنی مەبەستم شێکی تر بوو بەس ئیتر ئەمە بخۆم ئەو ڕاهێنەر و مامۆستاکە ساڵانێکی زۆرە خەریکین و ئیش دەکەین و لەو بوارەینە و غەڵەت ئەکەین کەواتە ئەتوکو کەسێک کە تازە دەست پێ دەکەی بۆچی هەڵە ناکەی دوو هەمین ئینسان هەر شتێک لە ژیانی ئەگەر هەڵەینەکە فێر نابی هەمووانە شتەی دڵین و دووبارەی ئەکەینەوە بەس تەطبیقی ناکەین زۆر باشە جا مامۆستاکانی بۆ کەسێک کە حەزکات ئاخاوتن بە زمانی ئینگلیزی فێر بێت جەنابەت تا چەند پێشنیاری بۆ ئەکەیت کە فێری گرامێریش بێت چون بەداخەوە هەندێک لە کەسەکان لەبارەی گرامێرەوە ئەسڵەن کابوسیان بۆ دروست بووە ئەوەنە لێ ئەترسن یاخود ئەڵەن گرامێر دەسوپێمان ئەبەستە لە کاتێک هەرگرەیەکی نفسیە وایە تا چەند بە گرنگی ئەزانی جەنابەت کە گرامێر فێر بە چون هەندێک لە کەسەکان ئێستا ئەڵێڵێ من ئەگەر فێری گرامێر ئەبم ئەڵی دەسوپێم ئەبەستە چون ئەبێ بەپێی یاسایەک بڕۆم تا چەند لادوای گرنگە فێربوونی گرامێر یاخود لانەیە جەنابەت ئاخاوتنەکە بەلاتەوە گرنگتر بێت ئەوەی کە فری بێت کە ئازاد بێ لە قسەکردنە خۆی یەکەم شت دەبی لێرە مامۆستان و ڕاهێنانان بە فێرخوازەکان بڵێن تیان بگەینن هەدەفی فێربوونی گرامەر لە ئەساسەوە هەر زمانێک چییە کە ئەمە ڕستەیەک بڵێم ئەو ڕستەیە مەبەستم ئێستایە بەڵام لە گرامەرەکەی هەڵە بکەم باسی شتە بکەم لە ڕابردوو ئەوە دەکا میس ئەندرستانی دروستبی واتە ئەو کەسەی بەرامبەرتە لێ تێناگە غەڵەت لە تووتێ ئەگا یان مەسەن ئەگەر ڕستەکان وشەکان هەموو بە تێکەڵ و پێکەڵی بڵێ نە دیارە ڕستەکە سەری لە چێن دەرە و خوارەوێ لە چێن دەرە ئەوە لێرەوە دەکا ئەو کەسەی بەرامبەر بەڕاستی تێنەگات توش دەڵێ گرنگی گرامەر لێرە بەڵام ئەو شێوازەی کە من ئەمنیش و هەمومان فێری گرامە بنێ شێوازە دروست بووە نەخێر
من بۆ خۆم کلاسەکەم کۆرسەکەی ئێستام هەر ئیکانڤزیشنەی گفتوگۆیە باشە بەڵام بۆ ناکەم هەستکەن کە من فێری گرامەریانەکەم بە شێوازێک فێریانەکەم کە ئەوە نی لەسەر تەختەی بنووسین لە سەبڕێ بنووسین کاکە ئەوە سەبجکتە ئەوە فێر بە ئەوە نەنەنەنە نابی هەرگیز ئەو مۆدەلە تازە تەواو ئەو تەکنیکە فەشەلی هینایە و چ تەکنیکەکانی تر خۆی لە ڕێگای گفتوگۆ کە ئەمن هەندێک هەڵی لەو ڕاز دەکەمەوە پاشەوەی کە قسەی کرد بۆ خۆی بەرەبەرە تێ ئەگا لۆی دێ ئەتوان هەندێک ڕێنمایش بدەم لەسەر مۆزۆعی گرامەر بەڵام کە هەموو جارێکە بابەت چی با بڵێن گفتوگۆ ئەەکەین و پراکتیس ئەەکەین بێکەوە لە کلاس پێیان دەڵم کاکە ئەوەی کە پێی دەڵێن پرایزن سمپل ئەوەیە کە پێی دەڵێن ئەوەی کە بوویتە ڕۆعب بوویتە کابوسە گۆچی گوتت ویتە عقدەی نەفسی لۆ ئێوە ئەوزی دەڵێن تخوا وی چەند ئاسانە مامۆستاکانی ئێمە بەداخەوە ئێستاش مەزموعاتی زۆر هێشتا بەو شێوازەی دەکەن تایبەت لە کولیەکان لە جامعەکان وەچی دیقەتم داچکەوت تەڵەبە بخۆی دێ بە من دەڵێ يعني شتەکەی وا شەرح ئەکەن درە علمی نازام علمی زەڕەیە شەرحی ئەکا دەن شتەکان زۆر بەسیتە ئەمن هەمیشە حەزەکەم شتەکان زۆر بە بەسیتی ڕوونکەمەوە کە نیشانیان دەم هیچ نییە توانی لی تێبگەی ئەتوانی بەکاری بینی و ئەتوانی گفتوگۆش پێ بکەیت طبیعیە زۆر باشە وەڵام مامۆساوانە بە خۆشی باسیەکەی حەزمان کرد بیکەین بە ئینگلیزی لەگە مامۆسای قسە بکەین ئاسانکاری زۆر گرنگە ینی هاندان زۆر گرنگە ئێستا ئەم شێوازی دەربڕینەی تۆ هاندانێکە بۆی کە ئەو کەسانی کە ترسیشان لابووە لەو ترسە بێنە دەرەوە خۆیان هەوڵبەن ڕێگای نوێ بگرنە بەردەم ئەو تەکنیکە تازانەی کە لای تۆیە بۆ دەربڕین یاخود بۆ ئەوەی کە ئەو کەسانە ئەها ئەڵەی هێنمە زمان تا قسە بکات چین ماوەسا تەکنیک عفو وتم ئەو شێوازە یاخۆ ئەو تەکنیکانەی کە لای مامۆساکانیە جیای کاتەوە لەو کەسانی کە ڕێگای تر ئەگرنە بەر بۆی کە زمان فێربووی چین کە تۆ ئەتەوێت کەسەکە لە ترس بێنیتە دەرەوە و بیەوێت قسە بکات بزن خۆی یەکەم خاڵ ئەوەی کە ئەمنی ئیشی لەگەڵەکەم لەسەر یەکەم یعنی هەر کەسێک نامم لە ئەنەری سەرتا قسەم لەگەڵ دەکا هەر بەو زمانە قسەی لەگەڵەکەم ئەو کەسانێک کە دێنە کۆرسەکەم دائەنیشن هەر جارێ یەکەم شت ئەبینە برادەر یەکەم شت نیشانیان دەم کە شتەکە بەسیتە کە ئەمن نزیکم نەیان کە زمانەکەش نزیکە لەیان باسی چیرۆکی خۆمەکەم ئەم بخۆم کۆ فێر بووم باسی ئەوەی دەکەم یعنی کۆمەڵە شتەکەی سەرەتا تەکنیک بەکاری دێنم وە دەکەم ئەو کەسانی کە لەکنم بەزدی مرتاح بن چونکە ئەگەر ئەتو ناڕەحەت بووی وەکەیفت بە مامۆستایەکە نەهات لەگەری مرتاح نەبووی لە زمانی ئەو تێنەگەیشتی ئوسلوبی هەستت کرد ئوسلوبەکەی بڕک ئەها تەعالی تێدا غڕورەج تێدا ڕاستی لی فێر نابی ئەمن جارێ ئەو تەکنیکە لەکن من مهمترە لە هەر تەکنیکە چتر چونکە مامۆستامان زۆرە ئەوانەی کە زیرەکتریشن لە من و زیرەکتن لە زۆر کەسانی تر یعنی علمەچیوان پێ لە ڕووی ئەکادمیەوە هەر عجیبن بەڵام نە ئوسلوبی نە طریقەی نە ئەو هەستەی کە ئەداتە تەڵەبان و ناکە تەڵەبەکان بتوانن لێ فێر بن کە ئەو هەموو علمەشی هەیە ئەوە زۆر جێگای داخەلەکن من لێ یەکەم شت لەو مامۆستا لەک بەس مامۆستای زمان هەر کەسەکە فێرکاری ئەداتە خەڵک یان ترینینگی ئەداتە خەڵک پێویستە جارە یەکەم شت ئەتو ئەو عیلاقەی چاکەی ریلیشنشپێک علاقەتی دروستکەی لەگەر ئەو نەفەرە کە هاتێ لەکن تو فێربی مرتاح بیت کە ئەو ئارام بوو مرتاح بوو دەورە ئەتوانی گفتوگۆی بکە لە کلاس ئەمن تەڵەبەکانم تەنانەت ئێستا ئەو کۆرسە مانگ و نیوە کە لەکنن توانیان سمیناری پێشکەشکن کە تەنانەت مانگ و نیوە کە فێر بن و لێڤڵ یەکیشن سەرەتانە یان مثلەن مجموعە ئەزەبیەکمان دیت لە پێشەنگای کتێب ڕاست ڕایان کردە کنیان توانێت قسەیان لەگەڵ بکەن ئەوە ڕاستی بەوەی نایە کە بەس معلوماتیان بدەمێ ئەو بەوەی دیکەوەم لێ کردینە زۆر باوەڕیان بە خۆیان هەبی زۆر باشە جا مامۆستاکانی بە ڕێزت هەر پێیجێکت هەیە کۆمەڵک لە ڤیدیۆکانتمان بینی ناوی پێیجەکەت باسێکی بکەی بۆی کە هەر بۆ کەسانش کە پێیان خۆشە بتوانن سوودمە پێیجەکەی جەنابەت ئینساید باسێک نای پێیجەکە چێمە ئینساید کانیز هەد باشە کاتە بەم ناوە ئەتوانن ئینساید کانی هێتس ئەتوانن سەرچی بۆ بکات و پێم خۆشە وەکو دووە پرسیاری من لە بەڕێزت باسی ئەوە بکەیت لانەیە هەر نەتەوەیەک لە قسەکردن بە زمانێکی دیکە کۆمەڵە کێشەی بۆ دروست بەلانێ ئێمە لە تەلەفۆزی بۆ نمونە وشەکان بە زمانی ئینگلیزی کێشێکی ئەوتۆمان بۆ دروست نەبێ بەڵام ئەو کەسانێک کە نامەد بۆ ئەنێرنیان فێرخوازی خۆتن باسی کۆمەڵە کێشە بکەن لەناو ئێمە زۆر باو بێ بۆ نمونە شەرمکردن لانێ لەناو ئێمە زۆر باو بێ کێشەی تر دیار هەیە تایبەت بە فێرخوازان کە تۆ هەست بکەی لەناو ئێمە زۆر باوە
باوەڕکە زیاتر هەمووی لەسەر ترسەکە و عقدەی منداڵی و لە منداڵی چی لێ هاتیە لە مەکتەب و یەکەم مامۆستای زمانی ئینگلیزی چی بێ کردی و چ سوکاتیش پێ کردی و شکاندیتەوە یعنی زیاتر دەبینم شتەکان لەو دەوروبەرەی بن ئەگەر باسیشی نەکا لە کرمن کە ئەو تووشی مۆقفەکی ئەوهایی بووە ئەم بخۆم دەزانم کە بۆ خۆی ئەو جەیان هاوڕێیان یان برادران دەبینی پۆزان پێ لێداوە کە ئەوان ئینگلیزی فێربوون ئەتو جارێ هێشتا هیچ نازانی یان قسەیەکی کرد هەر لە زمانی کوردیمانە ئێستا زۆر کەس هەیە گەنج هەیە تایبەت وشەی ئینگلیزی تێکە دەبینی زۆر بە شێوازی ناشرین لۆیان ڕاست کردیتەوە ئەو بەوەی شکایتەوەی لێ هاتیە قەت سیقەی بەخۆی نەبی چیدی ئیتر هیچ کەلیمەکی ئینگلیزی بەکاربێنی ئەمن بۆ یعنی ئەگەر پێشم بڵێ مامۆستا ئەمە کێشم ئەوەیە تێناگەم کێشم ئەوەیە ئەگەر تێشگام قسەی ناکەم کێشم ئەوەیە لە ئەوەی خراپم بخۆم دەزانم ئۆرەتی تووشی مۆقفە چاوە تایبەت ئەوانەی کە مشکلیان هەیە لە گفتوگۆ ئەمە بەنسبەت ئەو کێشانەی تر وەکو ئیملایە و ئیملای خراپە و شەی کەمە ئەو هەمووی پەیوەندی بەوەیە کە چەند نووسینەوەی کەم بووە مەسەلەن کتێبی کەم خوێندیتەوە لەسەر زمانی ئینگلیزی ئەمە لەکن من ڕاستی هەر ئەو کێشەیە گەورەترین کێشە بوو مەوزوعی دروست ترس و کە باوریان بخۆیان نییە گفتوگوی کەمە زمانی ئینگلیزی هەموو لەو دەربارەیە زۆر باشە باوەساکانی پیاوان زووتر وەرگرن یان خۆت خانمان بۆی کە زوو فێری زمان بن ئەو لەوە جیاوازەیە دروستەکەی وتمانەی کە پەیوەندی بە تۆ جیاوازی نییە زۆر باشە مامۆستاکانی ویستم یەک پرسیاری لێکم ئەمە پەیوەستە بە هەموو خێزانەکانمانەوە ئێستا بینی مناڵەکانمان جارێ بە تەواوەتی زمانی دایک لای گۆشە نەبوو یاخو فێر نەبوو بە تەواوەتی یەکسەری خەنە ناو خوێندەگایەکی ناحکومی و بۆی زمانی دووەم فێر بێت زۆر جار سەر لێ شێواوی لای ئەم مناڵە دروستە بێ ئایا ئەم ڕێگایە تەندروستە یاخو چۆن پێویستە ڕێگا بگرینە بەر لەگەڵ مناڵەکانمانە بابەتێکی زۆر گرنگە سوالێکی زۆر مهمە دەستخۆش بەڵێ تێگەیشتم سێکە من زۆر جێگای داخە بەنسبەت من بەنسبەت زۆر کەسانی تر کە ئێستا دەبینم پۆزی بەوەی لێ دەدا منداڵەکەی زۆر گچکەیە تا دەست بە قسەکردن کە پۆلی یەک و دووی مەکتەبە سەرەتاییە نازانێت کلمی بە کوردی قسەی بکەن بەداخۆ بۆ بە چاولێکەری مامۆستا بۆ بە چاولێکەری ئەوڵێ مناڵەکەی لەوێ ئەوژەبی بیبات آخر ئەزانیم مشکلەیە بەڕاستی ئەمە منداڵک پەروەردە بکەم بگاتە تەمبەنێک نەزانی بڵێ سێ و دەڵێ ئاپڵ بۆچی ئەمن تا بخۆمان ئەم لە دایک بوونی بەغدام لە معلومات داک و بابم هەردوو کوردینە خەچی کۆی نەقزمیشن ڕاستی کە ئەمە لە بەغداوین ژامان هەر لەگەر عەرەبان بۆ دواتر ئەمە چوینە ئوردون و هەژیان هەر لەگەر عەرەبان بەهەمووی 4 ساڵە 5 ساڵە هاتیتمەوە کوردستان وایان نەکردیە بەڕاستی ئەمە نەتان بە کوردی قسەی بکەم هەمیشە لە ماڵێ وەمان نەکردی ئەو عەرەبی کە لە دەرەوە بێتە ماڵ عەفو ئەڵێم کوردیەکەت زۆر پارا و جوانە هەست بەوە ناکەی کە لە سەرەوەی کوردستان لەدایک بوو بێتی لە ماڵێ ئەمە هەر بە کوردی قسەمان کردی لەگە داک و بام حتمما کوردیەکەم زعیفتر بوو لە کەسێک کە هەمیشە لە کوردستان بۆ لە مەکتەب فێری کوردی بووە بەڵام ویان نەکردی ئەم بەڕاستی ئیتیمان بە زمانی نەدەم بام هەمیشە لەمە تووڕە بووە کە نابی لەسەر سفرێکە خڕدەبینەوە نابی قسەی بکەم بە عەرەبی بۆ چ قسەیەکەم بە عەرەبی بیکەنە کوردی جەکە دەیگو بیکەنە کوردی لەوت نایە سوبحان الله لەو دقەی بەس المهم ئەوەی لێ کردیە بەڕاستی ئەمە شانازی بەوەی بکەین کە کوردی دەبی احتیمام بە زمانەکەی خۆمان بدەین المهم مەبەستم ئێوەش وەکو داک و باب یعنی پێشنیار ئەەکەم کە لە ماڵێ ئیتیمام بە زمانی کوردی بدەن لە دەرەوە با بە کوردی قسەی بکە لە مەکتەب با کوردی فێربی ئینگلیزی گرنگە بەڵێ با فێری بی بەڵام بەڕێی من ئیتر لەگەڵ تەمەن وردەوردە هەر فێری بی ئەمن کەسەکەم کە لە تەمەنی هەرزەکاری یعنی دەوروبەری 15 ساڵ 16 ساڵ ئەودا دەستم بە گەشتی ئەوەی کە فێری زمانی ئینگلیزی وە فێریش بووم کەسەکە لە مەراقی لە شتێک بوو هەر فێر ئەبی بەس ئەوە معنی نییە کە ئەمە زمانی خۆم نەزانم زۆر باشە دەستەکانی خۆش بێ مامۆستا زۆر خۆشحاڵ بووین سپاس کە ئەمڕۆ لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێری ئازیز و خۆشەویست تۆ لەگەڵمانە بووی بە هیوای ئەوەی ئەو کەسانەی کە ئایانەوێت زمانی دووەم فێر بن بتوانن لەو ترسە بێنە دەرەوە ئەوەی کە مامۆستاکانی ئاماژەی پێیا بێگومان هیچ شتێک ئەستەم نییە هەمووی هەوڵانیەوێت بێگومان هەوڵانەکەش دوجار دەرەنجامەکەی وەرەگریتەوە دووبارە سپاس بۆ تۆ زۆر خۆشحاڵ بووین مامۆستا سپاس بۆ ئێوەی بەڕێز زۆر سپاس سەلامەتی